بەرپرسیارەتی مەدەنی. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە حاوڵاتێکی باش بین. ناوی بنەماکە لێرەدا پێڵێن بەرپرسیارەتی مەدەنی. کاتێک بیر لەوە دەکەینەوە کە پۆلیسی نێردراو بۆ ئێمەی دەوت بۆمان دەردەکەوێت کە ئەو قسانەی کە لە سەردەمێکدا نووسیوە وا بەوەڕەت باوەڕداران بەهۆی چەوسانەوەیەکی زۆرەوە دایان ناڵاند و فشارێک جار زۆریان لەسەر بوو بەهۆی ئەو ژینگە بتپەرستی کە تێدا دەژیان. پۆلیس بەنیازی ئەوە بوو لە سەردەمێکدا باسی ئەم بابەتانیان لەگەڵ بکات کە ئیمپراتۆری ڕۆم دەسەڵاتی باڵای هەبوو و لە هەندێک کاتە داوای دەکرد خەڵک بە شێوەیەکی شخصی بیپەرستن. پۆلیس باسی چەمکی ملکەجبوونیان لەگەڵ دەکات. لە ڕۆما 13 دەیخوێنینەوە کە لە ئاەتی یەکەوە دەست پێ دەکات و دەڵێت با هەموو کەسێک ملکەچی دەسەڵاتدارە فەرمانڕەواکەی خۆی بێت، چونکە دەسەڵات نییە کە لە خودداوە نەبێت، ئەوەی کە هەیە لەلایەن خودداوە دانراوە. کەواتە ئەوەی پۆلیس لێرەدا دەیڵێت ئەوەیە کە هەرچەندە بتپەرستیش بێت بەبێ حکوومەت جیهان دەبێتە فەوزە، هەموو شتێک دەڕوخێ. هەروەها دەتوانیت بەڵگەی ڕوون لە وڵاتانی دەوروبەرمان بێنینەوە کە ئەوە دەسەلمێنێت کە پۆلیس دەیڵێت. تەنانەت لە زۆرترین کولتورە بتپەرستەکانیشدا کاتێک دەسەڵات دەبینین کە حکوومەت دەکات ڕێژەیەکی زۆر لە سەقامگیری و سیستم و پاراستن دەبینین. و پۆلیس دەڵێت کە ئێمە دەبێت ملکەجی ئەم دەسەڵاتە بین، چونکە خوددا ئەم چەمکەی داناوە. چەمکی دەسەڵات لە پێناو دوورکەوتنەوە لە ئاژاوەگەڕی لە کۆمەڵگادایە. بەردەوامە بێت و ئەڵێ ئیتر ئەوەی بەرهەڵەستی دەسەڵات دەکات وەکو ئەوەیە بەرهەڵەستی دانراوی خودای کردبێ. بەرهەڵەستکارانیش حکمدان بەسەر خۆیان دادەنێن. فەرمانڕەوایان جێی ترس نین و چاکەکاری بەڵکو و خراپەکاری. ئایا دەتەوێت لە دەسەڵات نەترسیت؟ چاکە بکە، ستایشی ئەو بەدەست بهێنە. پۆلیس لێرەدا بنەمایەکی گشتیدا دەمەزرێنێت. دەبینین زۆر جار لە کۆمەلگا دژە مەسیحیەکان ئەگەر ئیمانداران ئۆپۆزیسیۆنی حکوومەت ئەبن بە گشتی جۆرێک لە پارێزگاریان دەبێت. بەڵام تێبینی ئەوەش دەکەن کە پۆلیس سەبارەت بە فەرمانڕەواکان دەڵێت کە خزمەتکاری خوددان. لە ئاەتی 4دا ئەمە دەخوێنینەوە، چونکە خزمەتکاری خوددایە و بۆ چاکەی تۆ کار دەکات. وشەی خزمەتکار لێرەدا هەمان چەمکی خزمەتکردنی ئێمە بۆ یەکتر نییە وەکو ئیمانداران. لێرەدا حاکم وەک خزمەتکارێک بۆ ئەو چەمکەی کە خزمەت جێبەجێ ناکات زیاتر لە بنەمایەکدا باسمان کردووە ئەو بیرۆکەی کە ئێمە بە بێفیزی خزمەت بە یەکتر دەکەین ناگرێتەوە، بەڵکو ئەوەی لێرەدا مەبەستێتی ئەوەیە کە خوددا چەمکی حکوومەتەکانی بۆ خزمەتی بەرژەوەندی گەل دامەزراندووە. بەڵام ئەگەر خراپەت کرد بترسە، چونکە لە خۆ ڕاشمشێر هەڵناگریت. ئەو خزمەتکاری خوددایە و بە تووڕەیی خوددا سزای خراپەکاران دەدات. لێرەدا پۆلیس قسە لەسەر و باوەڕدارانە دەکات کە لە ناو ئیمپراتۆری ڕۆمدا ژیاون و زۆر جار دوشمنایەتی مەسیحیشیان کردووە. بەڵام ئەوەی لێرەدا دەوترێت ئەوەیە کە ئەگەر باوەڕداران پابند نەبن بە یاساکانی دەوڵەتەوە و هێرش بکەنە سەر حکوومەت هەوڵی ڕوخاندن یان دژایەتی بدەن، پۆلیس دەڵێت ئیتر دەسەڵاتەکە نایەن پارێز و بۆ شێوە چاکەکە ناتوانن بەردەوام بێ. لێرەدا لەبەر دەم بنەمایەکی گشتی داین. ئێمە لایەنێکی پراکتیکی ئەم بیرۆکەیە دەبینین کە جێبەجێکردنی کرداریە، واتە لە ئاەتی 7دا دەیخوێنینەوە مافی هەمووان بدەن، باج بە خاوەن باج، سەرانە بە خاوەن سەرانە، ترس لە خاوەن ترس، ڕێز بە خاوەن ڕێز. ئەیسای مەسیح خۆی باسی ئەم بابەتەی کردووە. لەبیرتانە کاتێک جوولەکەکان بە پرسیارێک سەبارەت بە باجدان بۆ قەیسەر تەحەدایان کرد ئەشێت باج بدەینیانە، وەڵامی ئەیسا ئەوە بوو کە ئەوەی هی قەیسەرە دەبێت بدرێتەوە بە قەیسەر و ئەوەشی هی خوددایە دەبێت بدرێتەوە بە خوددا. ئیسا خۆی دانی بە هەمان چەمک داناوە. هەندێک دەڵێن باجەکان نادەم چونکە حکوومەت پارەی باج بە خۆڕایی بەکارەهێنێت، بەڵام ئەوەی ئەیسا دەڵێت ئەوەیە کە حکوومەت بەرپرسیارە، ئێمەش بەرپرسیارین کە ڕێز لە حکوومەت بگرین. لە کۆتاییدا ئەوە خوددایە کە مەعاملە لەگەر هەر هەڕەیەک دەکات، یان ئەگەر تاوانێک لە ئارادا بێت خوددا بەڕێوەڕووی دەبێتەوە. لێرەدا بنەمایەکی زۆر گرنگمان بەرامبەر بە دەسەڵات دێتە بەردەست. هەروەها ئەوە خوێنینەوە کە پەترۆسی نێردراو لە یەکەم نامەی خۆی دانووسیوێتی بەشی 2 کە لە ئاەتی 13ەوە دەست پێ دەکات بە ئەگەرێکی زۆرەوە پەترۆس ئەمەی لەو کاتەدا نووسیوە کە نێرۆنی ستەمکار حکمڕانی دەکرد. بۆیە دەڵێت لەبەر مەسیحی باڵادەست بوو بێت ملکەجی هەموو دام و دەستگاکانی مرۆڤانە بن بۆ پاشادە سەڵاتدارەکان یان بۆ پارێزگارەکان وەک نێردراوانی ئەو، بۆ سزادانی بەدکاران و بۆ ستایشی چاکەکاران، چونکە خواستی خوددا ئاوایە. ئێستا ئەوە دەخوێنینەوە کە خواستی خوددا بە دیاریکراوی لەم چەمکەدا چییە بەڕاستی. دەڵێت بە چاکەکاری نەزانین گێلەکان بێدەنگ بکەن، وەک مرۆڤی ئازاد بژین، بەڵام نەک ئازادی بەردەی بەدکار بێت، بەڵکو وەک بەندەی خوددا بژین. ئەوەی لێرەدا دەڵێت ئەوەیە کە پێویستە ئیمانداران ژیانێکی بە تەقوا بژین،
بە دروستی لە وڵاتەدا بژین کە تێیدا ڕێز لە هەمووان بگرن، هاوباوەڕەکانتان خۆش بێ، لە خوددا بترسن و ڕێز لە پاشاکانیش بگرن. دیسانەوە لە بەشی کۆتاییە دەڵێتەوە ڕێز لە پاشاکان بگرن. پەترۆس بۆ باسی ستەمکاری خراپەکاری وەکو نێرۆن دەکات، پێشنیار دەکەیت ڕێزی لێ بگیرێت. بێگومان ئەمە بۆ مانا نییە کە ئەو لەو قسە و کردارانەی کە لەگەڵیدا کردوێتی هاوڕابێت و بۆ مانایش نییە کە ئێمە وەک خوددایەک ڕێزی لێ بگرین، وەک چۆن هەندێک داوایان لە گەلەکەیان دەکرد، بەڵکو لێرەدا ئەمە بەس ڕێزگرتنە، چونکە خوددا دانەری دەسەڵاتەکان. ئەمەش دەماخاتە بەردەم پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشە. چۆن جێبەجێکردنی ئەم بنەمایە لە سیستەمە جیاوازەکانی حکوومەت دەگۆڕدرێت؟ سەرەتا دەگەڕێنەوە بۆ ئیمپراتۆریەتی ڕۆمانی و دەسەڵاتدارەکانی جوولەکە لە ئۆرشەلیم. نێردراوان لە ئۆرشەلیم چیان بەدەستهێنا کاتێک دەستیان کرد بە بانگەشەی ئینجیل لە ناو جوولەکەکاندا؟ چی ڕوویدا کاتێک لە بەردەم ئەنجومەنی سەنحەدریم وەستان کە دەسەڵاتێک بوو لەلایەن ئیمپراتۆری ڕۆماوە پێیس پێدرا بوو؟ پەترۆس لە بەردەمە ئەنجومەنە چی گوت؟ پێویستە زیاتر گوێڕایەڵی خوددا بکرێت کە لەلایەن مرۆڤەکانەوە هاتووە. ئەم نێردراوانە ئەرکێکیان لەلایەن عیسای مەسیحی هاوەنشکەوە پێس پێدرا بوو. هەروەها خەریکی تەواوکردنی ئەم ئەرکە بوون لەو کاتەدا، کاتێک دەسەڵاتدارانی جوولەکە داوایان لێکردن واز لە بانگەوازەکەیان بهێنن. گوتیان پێویستە زیاتر گوێڕایەڵی خوددا هەبن، نەک خەڵک. چیان بەسەر هات؟ زیندانی کران و بەدار لێیاندرا بەهۆی پابندبوونیان بە ڕاگەیاندنی ڕاستیەکانەوە. چی بەسەر یاقوبی برای یوحەنادا هات؟ یەکەم نێردراو بوو کە شەهید کرا. بە فەرمانی دەسەڵاتدارانی ئەو کاتە لە ئۆرشەلیم سەری بردرا. لە کۆتاییشدا پۆلیس چی لێ بەسەر هات؟ بە فەرمانی نێرۆن سەری بردرا. ئەمە هەمانەو کەسەیە کە پێشنیاری ملکەجی بۆ دەسەڵاتداران دەکات. بەهۆی بانگەشەی ئینجیلەوە زیندانیش کرابوو. کەسێکی وەک ویلیام تێندڵ لە سەردەمی سەدەی 16دا لە ئینگلترا ژیاوە. ئەم کەسا بۆی دەرکەوت کە گەلەکەی کتێبی پیرۆزیان بە زمانی خۆیان نییە، بە ئینگلیزی نییانە، بۆیە دەستی کرد بە وەرگێڕانی کتێبی پیرۆز. ئایا دەزانن بەهۆی ئەم وەرگێڕانەوە لە سەردەمی هێنری هەشتمدا چی بەسەری هات؟ دەستگیر کرا و زیندانی کرا و هەڵواسرا و سوتاندیان. ئەمەش لەبەر وەرگێڕانی کتێبی پیرۆز بوو بە زمانی ئینگلیزی، چونکە ئەم کتێبە سەرچاوەی هەڕەشە بوو بۆ سەر هێنری هەشتم و دەسەڵاتی کلیسا کە لەو سەردەمەدا لە گەندەڵی و دووڕوویەکی ترسناکدا پەنگی خواردبوو. خوددا بەڵێنی نەداوە کە باجەکەی نەدەن و تایبەت ئەوانەی کە ئێمە لە شوێنێکی تایبەتەوە بانکێش کراوین بۆ بانگەشەی ئینجیل. بەڵام بە شتێک کۆتایی پێبێنین کە هەمیشە لە خواستی خوددادایە، بە چاوپۆشین لە بارودۆخ و جۆری دەسەڵاتدارانی ئەو وڵاتی کە تێیدا دەژین. ئەم وشانە دەخوێنینەوە کە پۆلیس لە یەکەم نامەی بۆ تیمۆساوس نووسیوێتی لە بەشی 2 لە ئاەتی یەکەمەوە دەست پێ دەکات. دەڵێت بۆیە پێش هەموو شتێک تکا دەکەم، نوێژ و نزا و پاڕانەوە و سپاسگوزاریتان بۆ هەموو خەڵک بێت و پاشان بۆ پاشا و دەسەڵاتدارەکان. پۆلیس دوای ماوەیەکی کەم لە ئازادبوونی لە زیندانی یەکەم ئەم بۆتارەی نووسیوە. ڕوونەکە ئیمپراتۆر نێرۆن لە کاتی نووسینی ئەم قسانە پێشنیاری کردنی بۆ تیمۆساوس لە بیری پۆلیسدا بووە. ڕەنگە هێرۆدیش کە لە مێشکی دابوو بێت کە پاشایەکی زۆر خراپکار بووە. ڕەنگە بیری لە فیستۆسی حاکم و فیلیکسی حاکمیش کرد بێتەوە. بەڵام ئەوەی کە لێرەدا تێبینی دەکەین ئەوەیە کە لە کۆداییدا ژیانی لەسەر دەستی هەمان کەسانە کۆتایی پێهات کە نوێژی لە پێناویان دەکرد، وەکو نێرۆن. بەم شێوەیە تەواوی دەکەین بۆ ئەوەی لە ئامانجی نوێژکردن لە پێناو هەموو ئەوانەی کە لە سەرسەڵاتدان تێبگەین. لە ئاەتەکەدا دەڵێت تاکو بە ئاشتی و هێمنی و بەو پەڕی لە خواترسی و ڕێزەوە بژین. لێرەدا ناوەستین چونکە بیرۆکەکە تەنیا ئەوە نییە کە ژیان ئارام و دڵنیاکەرەوە بێت. ئاسوودەیمان ئامانج نییە، بەڵکو ئامانجەوەیە کە بوار هەبێت بۆ هاوبەشی پێکردنی وشەی خوددا و مزگەینی ئینجیل. ئەمەش چاک و پەسەندکراوە لەلایەن خودای ڕزگاری کەرمان. ئەوەی دەیەوێت هەموو خەڵکی ڕزگاریان بێت بەوەی کە ناسینی ڕاستی بناسن. جارێکی تر بنەماکە بۆتان دووپا دەکەمەوە و ببیرتان دەهێنمەوە نزای لە پێناو دەکەین کە بتوانین پێی بژین. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە هاوڵاتێکی باش بن.